سڵاتان لێبێ بەڕێزانەوە کاتتان باش خۆشحاڵین لە هەینێکی تر پێتان دەگەینەوە لە پوختەکردنەوەی کتێب لە یەکێک لە پرۆژەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری کە ئەمە نوێیەمین کتێبە کە بۆ ئێوەی بەڕێز پوخت دەکرێتەوە. کتێبی ئەم جارە کتێبێکی زۆر گرنگ و بەسوودە بۆ خۆمان کە بەناونیشانەکەی ڕادیارە کە چەندە لەسەر تاک لەسەر کەسایەتی خۆمان دەبێت کار بکەین و خۆمان خۆش بێ. ناونیشانی کتێبەکە بە ئینگلیزی Self Love is Power واتە خۆشویستن هێزە یان هێزمان پێدەبەخشێ. ئەم کتێبە ڕێگەمان پیشان دەدا کە چۆن فێربین خۆمان لە هەموو کەس زیاتر خۆش بووێ. جەخت لەو ڕاستیە دەکاتەوە کە ئەو هێزەی کە دەمانگۆڕێ بۆ کەسێکی تر بریتە لە خۆشویستن، هەروەها دەبێتە ڕێخۆشکەرێکیش بۆ ئەوەی ئێمە ڕێزی خۆمان شکۆی خۆمان بزانین، هەروەها سنوور بۆ تواناکان و بۆ پەیوەندیەکان دابنین، هەروەها ئەو بەدگومانی و خراپ گومان بردنە بە خودی خۆمان بوەستێنین و ڕێگەی لێ بگرین. لەم کتێبەدا باز لە خۆشویستنی ڕاستەقینە دەکاتەوە کە هەم دەبێ ڕۆژانە ڕێز و شکۆ بۆ خۆمان پیچان بدەین، هەمیش بە بەزەیانە لەگەڵ خۆمان هەڵسوکەوت بکەین، نەک ببینە کەسێکی خۆویستیان بەرەو ئەوە بین کە ببینە کەسێکی تەواو و کامل. چەند خاڵێکی گرنگ لە کتێبەکەدا هەن کە دەمەوێت بپوختی بۆ ئەوەی بەڕێز باسی بکەم، ئەوەی بێوێ دەکرێت دوایتر وردەکاری زیاتر لە کتێبەکە کە بە زمانی ئینگلیزی بەردەستە بیخوێنێتەوە، بەڵام ئەو خاڵانەی کە پێم ئەنوایە گرنگن بۆ ئێوەی بەڕێز کە بیزانن ئەمانە. سەرەتا دەبێ خودی ڕاستەقینەی خۆت لە باوەش بگری. ئەم کتێبە هانمان دەدات بۆ ئەوەی ئێمە بە شێوەیەکی ڕاستەقینە لە خۆمان بڕوانین. دەبێ ڕازگۆ و ڕاشکاو بین لەگەڵ خۆمان، بەڵام نەک خۆمان بدۆڕێنین بۆ دڵخۆشکردنی کەسانی تر. هەروەها گرنگی بە خاڵێک دەدا کە زۆر کوشندێ، ئەویش خۆبەراوردکردنە یان بەراوردکردن لەگەڵ کەسانی تر. خۆبەراوردکردن نابێ لەسەر بنەمای ڕەتکردنەوەی توانا و ئەزمموی خۆمان بێ و نابێ لەسەر ئەوە بێ ئێمە کەم و کوتیەکانی خۆشمان بشارینەوە یان خۆمان بە کەمتر سیر بکەین بۆی کە خۆمان بەراورد دەکەین و خۆمان بەبێ بایەخ بێتە بەرچاو. ئەو خاڵە زۆر گرنگی پێدراوە لە کتێبەکەدا کە دەبێ ئێمە خودی ڕاستەقینەی خۆمان لە باوەش بگرین، نەک لەسەر بنەمای بەراوردکردن بە کەسانی تر، بەڵکو لەسەر بنەمای خۆناسینی زیاتر، نیشاندانی ڕێز و پاراستنی شکۆی خۆمان و توانا و کەسایەتیمان. خاڵێکی تری گرنگ لە کتێبەکەدا بریتە لە بنیادنانی متمانە و بەرگەگرتن لە خۆماندا. دەبێ ئێمە ڕوبەڕووی ئەو ترس و گومانە خراپانە بینەوە کە لە ناو خۆماندا هەیە، ئەویش لە ڕێگەی گرتنەبەری چەند هەنگاوێکی جێگیر و هێمنانە ئێمە هەوڵ بدەین ئەو شێوە بگۆڕین کە خۆمانی پێدەدوێنین، خۆمان لەگەڵ خۆمان قسە دەکەین، چۆن قسە دەکەین، ئایا سەرزەنشتی دەکەین، ئایا بە کەم سەیری دەکەین. دەبێت ئەو خۆدوانە بگۆڕین، بە تایبەتی لە کاتە سەختەکان و لە کاتە دژوارەکاندا. زۆر جار لەبیر دەکەین کە ئێمە وا دەزانین متمانە دروستکردن لە ناکاو و لە پڕێک دروست دەبێت. نەخێر، متمانە بە هەنگاو دروست دەبێت لە ڕێگای ئەو هەڵبژاردنە قورس و سەختانەی کە ئێمە ئەنجامی دەدەین لە ژیانماندا. هەروەها دەبێ ژیانمان هاوتەریب بکەین یان بیگونجێنین لەگەڵ ئەو باوەڕەی خۆمان کە لە ناخماندا هەیە، بەبێ ئەوەی
گوێ بدەینە ستایشی دەرەچی ستایشێک بۆ کە خەڵک پێمان دەدا دەبێت گوێ بەوە نەدەین بەڵکو ئاراستەمان بەرەو ئەوە نەبێ کە تەنها ستایشی دەرەچی هانمان بدا زیاتر دەبێت لە ناوەوە خۆمان هان بدەین و لە ناوەوە ئێمە ئاراستەی کردارەکانمان دیاری بکەین. خاڵێکی تر کە لەم کتێبەدا گرنگی پێدراوە ئەویش بریتیە لە پێشینەدانانی دروستی دەرونی خۆمان دروستی هیزری خۆمان کە ئێمە زۆر جار لەبیر دەکەین کە ئەو ڕەفتارە ڕۆژانەی ئەنجامی دەدەین ئاخۆ لە بەرژەوەندی دروستی دەرونی خۆمانە یان لە دژیەتی بۆیە زۆر جار گرنگی نادەین بە دەستپێکی ڕۆژەکە بەو وردە هەنگاو و بەو وردە ڕەفتارانەی کە دەیکەین ئێمە دەبێت کارێک بکەین ئەو ڕەفتارانەی ڕۆژانە ئەنجامی دەدەین ئەو خوانەی بەردەوام ئەنجامی دەدەین پاڵپشتی بن بۆ دەرون دروستی خۆمان بۆ نمونە دەستپێکردنی ڕۆژەکەمان چۆن دەبێت ئایا بە یەکسەر پڕدانە ئامێری مۆبایلەکان و سەیرکردنی بە هەواڵەکانە یان بەوەی کە بە شێوەیەکی هێمن و لەسەرخۆ ڕۆژەکە دەست پێ بکەی هەروەها پلانەکە دابنەی تاکو بتانی ئەو زانیاریانەی کە پێویستن بۆ ئەوەی کارەکانتی پێ ئەنجام بدەی یان بۆ ئەوەی پلانێک دابنەی بتانی جێبەجێ بکەی بەوە دەستی پێ بکەی هەروەها ئەو خۆدواندنە ئەرێنەی کە باز دەکرێت دەبێت لە سەرەتای ڕۆژەکەەوە دەست پێ بکە بۆیە سەرەتاکان گرنگن بۆیە سەرەتاکان ڕەنگە ئاراستەی کۆتایی و بەیان درێژایی ڕۆژەکەشمان بۆ دیاری بکەن زۆر گرنگە ئێمە گرنگی بەو شتە بچووک و سادانەش بدەین کە دڵخۆشمان دەکەن کە ژیان دڵخۆشتر دەکەن کە ژیان ئاسانتر دەکەن کەوا دەکەن مانایەک هەبێ بۆ ژیانمان ئەگەر بچووکیش بێ بە تایبەتی تر لەو کاتە سەختانەی کە پێیدا تێدەپەڕین ئەو شتە بچووکانە بەبیر خۆمان بێنینەوە یان ئەنجامی بدەین کە دەبنە هۆی دڵخۆشی و دەرون دروستیمان لە کۆتاییدا خاڵێکی تری گرنگ کە لەم کتێبە دەنجێدا دەتوانین لێی هەڵبێنجین ئەویش بریتیە لە دانانی سنوورەکان و لەخۆبورین یان لەخۆبەخشین کە ئەمەش زۆر زۆر گرنگە ئێمە وەکو مرۆڤ ڕۆژانە تووشی چەندین هەڵوێست و بارودۆخی ناخۆش و سەخت دەبین و ڕەنگە بڕیاری هەڵەش بدەین ڕەنگە سەرکەوتوش نەبین لە کارەکاندا بەڵام دەبێت توانای ئەوەمان تێدا بێ کە ئێمە لە خۆمان ببوورین بەوەش دەکرێت لە ڕێگەی دانانی چەند سنوورێکی ڕوون بێ بۆ ئەوەی ئێمە هێز و توانای خۆمان بپارێزین هەروە بێ ئەوەی خۆمان سەرزەنشت بکەین لە خۆبورین یان لە خۆبەخشین زۆر گرنگە لە ڕێگەی پێزانینمان بەو گرفتانەی کە تووشمان دەبێت بەڵام نەبێتە هۆی ئەوەی ئێمە تەنها خەم بخۆین تەنها دەردەسەری دەرخواردی خۆمان بدەین دەبێ لەوە تێبگەین کە خەم خواردن و ئازاردان بە خۆمان نابێتە هۆی دووبارە نووسینەوەی ڕابردوویەک کە ڕۆیشتووە نابێتە هۆی دووبارە چاکردنەوەی ئەو هەڵەیەی کە تێپەڕیوە بەڵکو دەکرێت ئێمە قبوڵی بکەین پەسەندی بکەین وەکو ئەوەی کە هەیە بۆ ئەوەی سوودی لێوەرگرین و بۆ ئەوەی دووبارەی نەکەینەوە بەڵام ئەوە لە ڕێگای ئازار بەخۆگەیاندن و لە ڕێگای خەم خواردن و لە ڕێگای هەڵگرتنی ئەو خەمە بە بەردەوامی ناکرێت بۆیە دەبێ ئێمە بژاردەی ئاسوودەیی لەگەڵ خۆمان هەڵبژێرین لە جیاتی خۆ ئازاردان خاڵێکی تری گرنگ کە ئێمە زۆر جار لەبیری دەکەین ئەویش وەکو دەڵێ پیرۆزبایی لە خۆکردن تەنانەت ئەگەر سەرکەوتنەکان بچووکیش بن واتە پێزانینت هەبێ بۆ سەرکەوتنە بچووکەکانیش
ئەگەر هاتوو لە ڕۆژێکدا دەستکەوتێکی بچووکیشت هەبوو، هەوڵ بدە پێزانینت بۆ هەبێ، هەوڵ بدە گرنگی پێ بدە، هەوڵ بدە ئەو سەرکەوتنە بچووکە بکە هەوێنێک بۆ ڕۆژەکە، بۆ سەرکەوتنەکانی تر، چونکە ئەوە دەبێتە هۆی بەهێزکردنی باوەڕی تۆ بە تواناکانی خۆت، دەبێتە هۆی باشترکردن و پتەوترکردنی متمانەی خۆت بە خۆت، هەروەها دەبێتە هۆی دروستکردنی چەند خویەکی ئەرێیی تر لە ناو خۆتدا کە ئەمەش دەبێتە هۆی مایەی گۆڕانکاری لە شێوازی بیرکردنەوەی تۆ لە جیاتی ئەوەی خۆت سەرقاڵ و خۆت زۆر ماندوو بکەیت، بەڵکو هەست دەکەی توانات هەیە بەهۆی ئەو سەرکەوتنە بچووکانەی کە بەردەوام ڕۆژانە ڕوودەدەن. بۆیە نابێ ئەو سەرکەوتنە بچووکانەش یان ئەو بردنەوە بچووک بچووکانە بەس کەم سەیر بکرێ و بەبێ بایەخ سەیر بکرێ. خاڵێکی گرنگی تری ئەو کتێبە ئەوەیە کە دەبێ ئێمە باشترین وەشانی خۆمان، باشترین شێوەی خودی خۆمان بێنینە بەرچاو. ئەگەر وامان کرد ئەمە وەکو ڕاهێنانێک دەبێ کە تۆ ئەو خودە نمونەیەی کە تۆ دەتەوێ لە مێشکتدا بچەسپێ، لە مێشکتدا دروست بێ، چەکەرە بێ، ڕەگدا کوتێ، کە ئەمەش دەبێتە هۆی ئاراستەکارێک بۆ ئەو بڕیار و بۆ ئەو کردەوانەی لە داهاتوودا دەینوێنی. دیسان دەبێتەوەی پتەوکردن و بەهێزکردنی باوەڕ بەخۆبوون و باوەڕ بە تواناکانی خۆمان و هەروەها پەرەپێدانی خودی خۆمان. لە کتێبەکەدا زۆر جەخت لەوە کراوەتەوە کە خۆشویستن گەشتێکە، گەشتێکی بەردەوامە، لە پڕێکدا ڕوونادا، بەڵام ئەو گەشتە پێویستی بە ئارامی هەیە، پێویستی بە خۆ ڕێزگرتن هەیە، هەروەها پێویستی بە هەوڵی بەردەوامیش هەیە. ئەگەر بمانەوێت لە کرۆکی با بڵێن خۆشویستن یان زانینی بایەخی خودی خۆمان تێبگەین، دەبێت تەنها لەو خاڵە تێبگەین کە ئێمە نابێ چاوەڕێی کەسێکی تر بین بەهای ئێمە بزانێ، بەڵکو دەبێت خۆمان بەهای خۆمان بزانین. دەبێت ئێمە خۆمان ئەو هەوڵ و کۆش و کردەی کە دەیکەین بیزانین، نەک چاوەڕێ بین کەسێکی تر پێی بزانێت. ئەویش دەکرێت بە جەختکردنەوە بێ لەسەر بەرگەگرتن و پەرەپێدانی توانای خودی خۆمان، کە تۆ دەتوانی ئەوە بەبیر خۆت بێنیتەوە چەند سەختیت تێپەڕاندووە، چەند سەرکەوتوانە توانی وتت تا ئێستا ئەو دەستکەوتانەی هەت بێ ینی بەدەستی بهێنی، ئەو ئامانجانەی هەتبووە تا ئێستا بەدەستی بهێنی، ناکرێت تۆ خۆت بەراورد بکەی بە کەسانی تر. دیسان گوتمان ئەو بردنەوە بچووکانەی ڕەنگە لای تۆ بچووک بن، بەڵام خەونی کەسانی تر بن. ئەو سەرکەوتنانەی کە تۆ بەدەستت هێناوە ڕەنگە لای تۆ بایەخی نەبێ، بەڵام خەونی ژیانی چەند کەسێکی ترە. وێ دەبێت بەو شێوەیە تۆ سەیری خۆت بکەیت بۆ خۆتت خۆش بوێت، بۆ گرنگی و بەها بۆ خۆت دابنیت. هەروەها وەکو گوتمان پێویستیشە ئێمە ئەو شێوازی خۆدواندنە دووبارە دابڕێژینەوە کە یارمەتیمان دەدا بۆ بڕیار و بۆ هەنگاوەکانی داهاتوومان. نابێت تەنها ڕەخنە لە خۆمان بگرین، بەڵکو دەبێ ببین بە هاوپەیمانی خۆمان لەو ژیانەی کەوا لە بەردەمماندایە کە ماوە، نەک ئەوەی کە تێپەڕیوە. ئێمە دەبێ کار لەسەرەوە بکەین متمانە زیاتر بە خۆمان بێ دروست ببێ، نەک تەنها خۆشکاندنەوە و خۆ سەرزەنشکردن بێ. بۆیە وەک لە ناونیشانی کتێبەکەدا دیارە دەڵێ خۆشویستن هێزە. ئێمە زۆر جار لەبەر ستایشی دەرەشی، لەبەر خەڵکانی تر خۆمان دەکەینە قوربانی. خۆکردنە قوربانی ئاساییە بۆ ئامانجێک کە هەتە، بۆ ئامانجێک کەتە، بەڵام خۆشویستنیش واجبێکە ئەرکێکە لە سەرمان، چونکە ئەوەش توانات پێدەدا کە بەردەوام بی، توانات پێدەدا کە دەستکەوتی زیاترت هەبێ. زۆر سپاس بۆ گوێگرتنتان. ئێمە پێمان وایە ئەو
پرۆژەی پوختەکردنەوەی کتێبە بەڕاستی پرۆژەیەکی سەرکەوتوو بەسوود بووە بەهۆی ئەو فیدباکانەی کە بۆمان هاتۆتەوە لە ئێوەی بەڕێز بۆیە خوایار بێ لەگەڵ ئێوە بەردەوام دەبین وەک دەزانن ئەوە کتێبی ژمارە 9 بوو نۆیەمین هەفتەیە لەسەر یەک هەر هەفتەی کتێبێک بۆ ئێوەی بەڕێز بخود دەکەینەوە لە ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری ئێوەش لە کۆمنتی ئەو یوتیوبە دەتوانن بۆچوونەکانتان بنووسن یان ئەگەر پێشنیاری کتێبی تر دەکەن ڕەنگە کەسێک باسی کردبێ ئێوە توانای ئەوەتان نەبێ کاتی ئەوەتان نەبێ بەهۆی زمانیان بەهۆی هەر کێشەیەکی تر بیخوێننەوە ئێمە دەتوانین بۆ ئێوەی بەڕێز پوختی بکەینەوە بە زمانی شیرینی کوردی بیخەینە ڕوو بۆ ئێوەی بەڕێز لەگەڵمان بن لە هەفتەکانی تر زۆر سپاس بۆ گوێگرتنتان ئەگەر سوودت بینیوە لەو پرۆژێ و لەو کتێبانە تۆش دەتوانی بۆ هاوڕێکانت بینێری تاکو ئەوانش سوودی لێ ببین کاتێکی خۆش هەینێکی پیرۆز بۆ هەموو لایەک